دواتەوەری ئەم ڕۆمان لە بەیانی کورسات نیوزە تاوتێ دەکەین بێگومان تا ئێستا لە هەرێمی کوردستان 132,150 کرێکار دەستەبەر کراون یعنی دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە و بەردەوامیش ئەو کرێکارانەی کە لە چوارچەوەی کۆمپانیەکان یاخود لە چوارچەوەی سیستمێکی دیاریکراوە کارەکەن ئەم دەستەبەریان بۆ دابی نەکرێ و کرێکارانیان دەستەبەرەکەن بۆی کە لە داهاتوە دڵنیاییان بنێ یاخود دڵنیاییان هەبێت با بزانین ئەم بابەتە بەچی گەیشتووە و چۆن کار لەسەر ئەوە ئەکرێ ئێستا و چۆن دەستەبەری کرێکارانەکرێ بۆ مەبەستە میوانێکمان ئامادەیە لە هەولێرەوە لە ستۆریەکانمان لە هەولێرەوە ئیش بەڕێز نەزمی موسا عوسمانە کە جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵاتیە. کاک نەزمی سڵاو لێبێ ئەم کاتت باش ئەگەر بکرێ لە سەرەتایە با بزانین پرۆسەی دەستەبەرکردنی کرێکاران ئێستا چۆن بەڕێوە دەچێسە هەموو کرێکارێک بۆی هەیە دەستەبەری هەبێ؟ بەیانی ئێوەش باش سوپاس طبعاً پرۆسەی دەستەبەرکردنی کرێکاران وەکو جەنابتان ئاگادارم بەردەوامە و لە هەر پارێزگایەک بەڕێوەبەراتێکی دەستەبەری کومەڵاتی هەیە. ئێمە بەڕاستی لە هەوڵدانی وەکو وەزارەتی کاروباری کومەڵاتی کە ئەم بازنەیە زۆر فراوانتر بکەین و زۆر ئاسانکاری بکەین بۆ هەم بوو کرێکار و هەم بۆ خاوەنکارەکانیش کە هەم وەکو بەڕێوەبەراتی لە ئیدارە سەربەخواکان زیاد بکەین و بەشەی دەستەبەری کومەڵاتیش هەم لە هەندێک شوێنی وەکو ئیدارەکان یاخود ئەو شوێنانەی کە ڕێژەیەکی زۆری پرۆژەی تێدا زیاد بکەین. هەر بۆ مەبەستەش لەم ساڵدا بەڕێوەبەراتی دەستەبەری کومەڵاتی سووران زیاد کرا. ئێستا پێشنیار کرا بۆ سەرۆکاتی حکوومەت کە بەڕێوەبەراتی دەستەبەری کومەڵاتی لە گەرمیانیش بکرێتەوە و بە فەرمانی جەنابی وەزیر بەشی دەستەبەری کومەڵاتی لە ڕاپەڕین و لە کرێشکرایتەوە و بەبەردەوام بەڕاستی هەوڵداین کە زیاتر ئاسانکاری بکەین بوو باشە. نوێترین ئەو زانیاریان یاخود نوێترین ئەو ڕێکار و ڕێنماییانە چییە کە ئێوە دەرتان کردووە بۆی کە دەستەبەر بۆ دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران دابین بکەن؟ طبعا ئەمە لێژانی تەفتیشی یاخود لێژانی پشکنینیمان زیاد کردیە بۆ شارەکان و دامەزراندنی نوێکرا لە هەر پارێزگایەک دە کەس دە پشکێنەر دامەزران ئەم ساڵە بۆ ئەوەی بتوانن زیاترین سەردان بۆ پرۆژەکان بکەن و زیاترین ڕێژەی کرێکارەکان تۆمار بکەن لە دەستەبەری کومەڵاتی و هەر پرۆژەیەکیش کە کرێکارێکی هەبیت یاخۆ زیاتری هەبێتن ئەم پرۆژە دەکەوێتە چوارچێوەی یاساکە و پێویستە کرێکارەکە تۆمار بکرێت لە دەستەبەری کومەڵاتی و بێژگە لەمە مسودەی پرۆژە یاسای دەستەبەری کومەڵاتی هەموار کراوە و مسودەکە ڕەشنووسەکە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەو کرێکارانەش کە خاوەنکاریان نیە یان حاڵەتانەی کە کرێکارن لە هەمان کاتیشدا خاوەنکاریشن وەکو ئەوانەی کە دوکانێکی بچووکیان هەیە یاخود مارکێتێکی بچووکیان هەیە یاخود شوێنێکی بچووکیان هەیە ئیشی تێداکەن بە خۆیان چ وەکو کرێکاری یاخود وەکو خاوەنکاریش کار دەکەن. ئەمانەش بەڕاستی لە ڕەشنووسەکەدا جێگیر کراون کە هیوادارین لەم ساڵدا پەرلەمانی کوردستان ئەمە مناقشە بکاتن و دەربێ شوێنن ئەم یاسایە. باشە. هەندێک لە کرێکاران ناوانەیە گلەی ئەویان هەبێ کە تا ئێستا لەلایەن خاوەنەکانیانەوە دەستەبەریان بۆ نەکراوە یاخود سوودیان لەو یاسا و لەو ڕێنمایانە وەرنەگرتووە کە بۆ دەستەبەری کۆمەڵایەتی لە ئێستاە هەیە و جێبەجێ دەکرێت. ئێوە چیتان کردووە بۆی کۆمپانیانی کە پابەند نابن یاخود ئەو لایەنانی پابەند نابن؟ ئێمە تەمان بڕیارێکی جەنابی سەرۆکی حکوومەت هەیە ڕێزەر کاک مەسرور لە بیداتی بوونی کابینەکەوە ئەم فەرمانە دەرچووە بۆ هەموو وەزارەتەکان کە پاکانە بە هیچ خاوەن پرۆژەیەک یاخود خاوەن کارێک نادرێتن تاکو پاکانەی دەستەبەری کومەڵایەتی نهێنێتن. بۆ ئەمە بەستەش بەڕاستی ئێمە هەماهەنگیمان لەگەل لایەنە پەیوەنددارەکانی وەکو ژووری بازرگانی وەکو تومارکردنی کۆمپانیاکان وەکو وەزارەتی پیشەسازی وەزارەتی کشتتوکال هەیە و ئێستا لێژنەیەکە لە دیوانی وەزارەت کە سەردانی وەزارەتەکانەکاتن بۆ ئەمە بەستە بوو جێبەجێکردنی ئەم فەرمانە کە هیچ ئاسانکاریەک
یاخود بەڕێوەبردننی هیچ مولەتێک و هیچ پاکانەیەک بوو هیچ خاوەنکاری نەکرێت تاکو دەستەبەری کومەڵاتی یاخود پاکانەی دەستەبەری کومەڵاتی نێنێتن بۆ ئەوەی ئەم کرێکارانەی کە لە پرۆژەکان ئیشەکەن موافقەکانیان نەفەوتێەوە بکەونە ناو چوارچێوەی یاساکە تەبان هەلبەتەش ئەوەی کە خۆ دەدەێتەوە یا خۆت ناوی کرێکارەکان تومار ناکات خۆی لە خۆیدا ئەمە مخالفەی قانونەکە کاتن و ئەگەر لێجانەکانی ئێمەش ئەمە بزانن دەکەوێتە سزا کە بەخبیە. ساڵانە ئێمە ژمارەیەکی زۆر کۆمپانیا ڕەوانەی دادگای کارەکەین لە پارێزگاکان بۆ ئەوەی کە سەرپێچیان کردووە پابەند نەبوونە بە جێبەجێکردنی یاساکە. باشە ئەی ئەوانەی کە کرێکارن چۆن لە داهاتوە سوود لە دەستەبەرەکە وەرەگرن هەیە یعنی ئەمە بە بەرداوامی هەیە سوودیان لێوەرگرت بێ بەتاکیت ئێمە کرێکارەکان ئەوانەی کە بە پێی تەمەەن دەتوانن تەقاعد ببن هەر کرێکارێکی پیاوە ئەگەر تەمەنی بگاتە 6 ساڵ و خزمەتی 20 ساڵی هەبێتن لە کەرتی تایبەت دەتوانیت خانەنشین بێت هەر ئافرەتێکیش کە تەمەنی دەگاتە 55 ساڵ 20 ساڵ خزمەتی هەبێت دەتوانێتن تەقاعد بکەێتن و ئەوانەی کە زوو دەستیان بەکار کردووە لە 15 ساڵی و 16 ساڵی ئەوە دەستیان بەکار کردووە و ناویان تومارە لە دەستەبەری کومەڵاتی ئەوانە ڕەچاویەوە کرایە کە بەبێت تەمەەن ئەگەر خزمەتیان بۆ پیاوە بگاتە 30 ساڵ و بۆ ئافرەت بگاتە 25 ساڵ دەتوانێت تەقاعد بێت و ئەو کرێکارانەی کە ناویان تومارە و بەشداریەکانیان داوە ئەگەر خوا نەخواستە تووشی پێکانی کاربوون یاخۆ تووشی نەخۆشی پیشەیی بوون بەبێ ڕەچاوکردنی تەمەەن و بەبێ ڕەچاوکردنی خزمەت بە پێی ڕێژەی پەیکەوتەیی بەکە لەلاەن لێژنەیەکی لێژنەی پزیشکی دیارەکرێتن ئەوانەش تەقاعد ئەکرێنە و یاخود خانەنشین ئەکرێنە ئەمە جگە ئەوانەی کە کرێکارن و ناویان تومارە بەڵام پاش ماوەیەک پاش چەند ساڵێک لە چوارچێوە یاساکە دەرەچنە ئەوە دەتوانن پاداشتی کوتایی ڕژەی خۆیان وەربگرن و بە بەردەوام ئەم پرۆسەیە بەڕێوە دەچێتن. باشە یەکیتر لەو بابەتانی کە لەوانەیە کرێکاران هەمیشە پرسیاری لەسەر بکەنەڵێن باشە ئێمە کرێکارین بەڵام لە دەرەوەی لەوانەیە چوارچەوەی کۆمپانیایەکە کار بکەین یعنی ئەمانیش ناکرێت دەستەبەریان بۆ بکرێ ئەوانەی کە باسم کرد ئەوانەی کە خاوەنکاریان نییە تەبعاً بە پێی یاسای خانەشین و دەستەبەری کومەڵاتی ژمارە 39 ساڵی 1970 و هەموارکراو لە ساڵی 2012 بە ژمارە 4 ئەو کرێکارانە کە خاوەنکاریان نییە پێشترێن شمول نەدەکران لە ساڵی 2012 کە یاساکە هەموار کرا مادەیە کات کە پێویستە ئەو کرێکارانەش لە خۆ بگرێتن کە خاوەنکاریان نییە ئەمە بە سیستەم ڕێی بخرێتن ئێمە لە وەزارەتی کاروباری کومەڵاتی سیستەمێکماندانە بە هاوکاری منەظەمەی عەمەلی دەولی و ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا بەڵام دەرنەچوو ئێستا لە ڕەشنووسی یاساکە کە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە بوو هەموارکردنەوە دووبارە ڕێی خرایتەوە و ئەوەی کە لە جاتی سیستەمەکە بێتن لە ناو یاساکە جێگای کرایتەوە کە هەموو ئەو کرێکارانەی کە لە دەرەوەی چوارچێوەی کۆمپانیاکان و خاوەنکارەکان ئیشەکەن ئەوانش بگرێتەوە بە شێوەیەکی اختیاری. بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز نەزمی موسا عوسمان کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتین سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانت داینەوە.